شەی نەقیب سۆران دەستخۆشتان لێکم بۆ ئەم هاوکاریە بەڕاستی جێگای ڕێز و شانازیە بۆ ئێمە و نیشانی ئەوەیە کەوا دڵسۆزی ئەم ڕێکخراوەی ئێوەیە بۆ کەسوکاری شەیدان کە پەراوێستان نەکردووە و دەستان خۆش بە هاوکاریەکی چاک بوو کەسوکاری شەیدان جێژانەیەکی باش بوو سپاسانەکە دەستان خۆش نام زەریفە کەریمە لە دبست دانشم خێزانی شەید عەبدوڵڵا زۆر سپاستانەکەم بۆم هاوکاریە زۆر مەمنون وەک برای شەید سەلام حوسێن محەممەد لە کەرکووک دانشم لەگە ڕێکی ڕووناکی وەک خۆمیش پێشمەرگەیەک دەستخۆشیتان لێکم زۆر سپاس ماڵتەنەوە بێ دەستان خۆش بێت نام گەنجۆسیا من ئەحمەدە خەرچی هەو لێرمە دەستخۆشی لە بە ئەوها کاری لە بۆ شەیدانیان داوە زۆر دەستیان خۆش بووی زۆر سپاسیانەکەم خوا خێریان بنووسێ خوا سەد پاداشتی ئەوەندیان بداتێ چاودێری ئەو خێزانی شەیدانیان کردو